بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمة الله و برکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتە هەموو کاتێکتان باش. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەکە بە خزمەتتان ئەگەمەوە. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەیەم جارێ بەرنامەی دوانگەی خەڵک باز دەواکەین لەناو ئەو هەموو قەیرانەدا هاوڵاتی چۆن ژیان بگوزەرێنێت. معلومی هەموو لایەکە کۆمەڵە قەیران لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە و ڕووی لێکردوین. لەوانە بوونی حکوومەتێک ساڵەهای ساڵە قوتی ئەم خەڵکە بۆ خۆی ئەبا و بە شێوازێک لە شێوازەکان دادپەروەرانە مامەڵەی لەگەڵ ناکە. فەرمانبەران بێموچەکراون، ئەو بەڕێزانە، ئەو دکتۆرە ئازیزانە، ئەو فەرمانبەرانەی خەستەخانەکان و کەرتی تەندروستی مانیان گرتووە لە دەوامکردن و چوونە سەرکار لەبەرەوەی حکوومەت موچیان پێنادا. وەکو ئەزانین ئەمڕۆژ بەڕێبەرایەتی هاتوچۆی شاری سلێمانی مانگرتنی ڕاگەیاند و ناچنەوە سەرکارەکانیان لەبەر نەبوونی موچە. دەبێت هاوڵاتی چۆن ژیان بگوزەرێنێ، یاخود فەرمانبەرێک لەکوێ موچە وەربگرێ. ئەگەر فەرمانبەرێک بچێت لە کەرتی تایبەت ئیشکا، ئایا لە دەوامەکەی خۆی فەسڵ ناکرێ، دواتر بانگ ناکرێتەوە بۆ دەوام و دەوامێکی بێ موچە. هاوڵاتیەک کە بەم ڕۆژگارە لە خەمی ئەوەدایە چۆن بژێوی ژیانی پەیدا بکات لە نەبوونی ئیش، دوکانێتی ناتوانێ بیکاتەوە، مەرج نییە باسی شاری سلێمانی بکەین، ڕەنگە باسی شارەکانی تر بکەین. ئەگەر کەرەنتینە هەبێ، ئەگەر حکوومەت بڕیار بدا هاوڵاتیەک نابێ بێتە دەرەوە، ئەگەر بە شێوازێک ئەم هەموو مافە چۆن بجێڕینەوە بۆ هاوڵاتی. یەکەم پەیوەندی وەرەگرم لە هۆڵەنداوە، کاک محەممەد ئافو کاک ئاوات وەرەگرم لە هۆڵەنداوە. کاک ئاوات جان، کاگاوات گوێ لە دەنگی منە. کاگاوات گیان بەخێر بێ بۆ بەرنامەکەمان سوپاس دەکەین. کاک مەحموود ئێوارەتان باش؟ ئێوارەی تۆش باش، سوپاس دەکەم. فەرموو لە خزمەتتان کاگاوات. پێشەکی دەستخۆشیتان لێکەم بۆ ئەوتەوەرە و بۆ ستافی بەرنامەی پەیام ڕێز و سڵاومەیە. سپاس بۆ جەنابی شت، ئێمەش ڕێز و سڵاومان هەیە بۆ ئێوەی بەڕێز. لە ناو ئەو هەموو کێشە و قەیرانەدا هاوڵاتی چۆن ژیان بگوزەرێنێت. بەڕاستی گوزەرانی خەڵک لە کوردستان تا بینەخاقای هاتووە کاک مەحموود، نازانم یعنی تر هیچ ڕێگەیەکتاری نەماوە لەلایەکیشەوە ئەم فەتای کۆرۆنای هاتوۆتەکایەوە ئیتر نازانم خوا ڕەحمکە. بەڵام منەمێ حەز دەکەم شتێک بڵێم، ئیتر مەسەلەیەکی کوردی هەیە ئەگەر بیستی بێتێ. ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر دیوار بە خواری بنیازن هەرێ بێ بڕوخێ. بەڵێ بەڵێ. اینجا ئەم دیوارەی ئێمە بە خواری هاتووە، ئەم چیانەی ئێمە لە هەرێمی کوردستان بە خواری هاتووە. ئەم چیانەی ئێمە هەر لە ئەساسەوە لەنەوەیەکەوە بە خواری هاتووە کاک مەحموود جان. زاهرە ئەنجامەکە دیار و خان خوای گەورەش حتا لە قورئانی پیرۆریشا باسی کردووە. ئەڵێ هەر کەسێک درۆی کرد خوار بوو لەسەر ڕێگاکەی، ئەنجامەکەی مستەقبەلەکەی هەر ئەبێ دۆڕان بێ. جوانە ئەم لەنەوەیەکەوە بە خواری هاتووە ئەم قەواری ئێمە. ڕاست دەکەی. ئەنجانیشانەکەی هەر دۆڕانە، خەڵکەکە زۆر بێزارە. گوزەرانی یعنی من برایەکەم ئێستا لە براکەم لە مۆزەفە لە بەڕێبەرایەتی هاتووچۆ، ئەمڕۆ مدیرەکە پێوتووە بڕۆ کام شوێ وەرزە نیگرە. بەڵێ، واتە مەعاش نادەینێ. واتە بە براکەمی وتووە مدیری بەڕێوەبەرایەتی هاتووچۆ و تێکی ناوەکەی ناوەڵام وتوی بە براکەمی وتووە تێکی کام شوێ وەرزە نیگرە. واتە مەعاش نایە، بڕۆ چیەکەی دیکە. بەداخەوە واتە ژیان بۆ شوێ ناگوزەرێ.
ژیان بۆ شوێ ناگوزارێت کاک محموود خەڵکەکە زۆر نێزار بووە خەڵکەکە زۆر داماو بووە خەڵکی کوردستان زۆر بە شەرەفە زۆر بە کەرامەتە زۆر بە احترامە لەگەڵ ڕێزما بۆ تۆ ڕاستەکەی بەڵام چییە قەوارەکەمان سیستەمەکەمان نابەزیرە هەرە بێ بڕوو خێر جا دوورەگای لە بەردەماماوە یاوە تا بێ ڕاکە یا بێ تا پێدە لەستی خەڵکو سیاسێت هیچکەم نییە زۆر سڵاو ڕێزمەیە بۆ ئێوە ڕێزی تایبەت بە جەنابەت کاگاوات سەرکەوتوبی کاک محموود جان ڕێزی تایبەتیمان هەیە دەست خۆش بێ ئەزیزی باوکی ڕەژوان وەرەگرم لە هەولێر باوکی ڕەژوان سلام و رحمة الله وبركاته لە تەلەفۆن و گوێم لێ بگرە باوکی ڕەژوان سوپاست دەکەم گیانەکەم دەڵێن لەناو ئەو هەموو قەیرانەدا هاوڵاتی چۆن ژیان بگوزەرێنێ بەداخەوە ئێستا دەبی خەڵک چایلێ نەچالە ئەوانە وەختی خۆی لە گوندەکان ئەمەدیرن لە سەرانی مەسشڕنا ئەوامەدەسی ئەو گوندەی بەکار عێزبەکەی دێگوت مەچۆ ئەو گوندێ یانداوە بەدەچنەکنا شوانێ ئەچ مەچۆکنا شوانێ ئەموانە بیرما وەک نێژی نیوەڕۆ لە بیرما ئەوانە کەنجە ئەومە لە دنیا ئێستا عەزیز زەریبا پارەی معاشەکەی مۆسیقەکانی خۆی بدە ڕاکەزیاد دوورێ پارەی معاشەکەی خۆی بدەن تا خۆی کەم دەکاتۆ بدە بەس کاکە ئەوانە کەنجە ئەومە لە ساری نۆهاتویە کوردستانن هەموو فرۆشت ئەگێستا وەرە هەندۆ هەولێر و نمونە عەمەل لە سیزمان هەبوو معمەد تووترمان هەبوو منظري عم اسمع اللي مريش شتاد بري بخون من بس عالم ده لو خد كان ده لو انا ساعه عملت لي يسكرنيش كيف جوان هذا بالله كان ده لا شرط خدماتي خدمتكم لا اسم شيء وقت معاشي خدمه السياسي والله يستعمل رايي اللي عملت ولدي اختصر كل شيء مقصدي فايده معاش شيء يطلع ولا بقينا أنا كان جزء من الاتهام كان والله عندك شركة دەست خۆش بێ باوکی ڕەژوان سەوتەکەت بەڕاستی زۆر خراپ دەگاتە ئێمە بەڵام پەیامەکەت گەیشت سپاس دەکەین کاک هەنگاو وەرەگرم لە چۆمان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. أيضا خوشي وبرنامج وعلى عمو كارمندان ودينارانيش. سپاس دەکەم کاک هەنگاو گیان زۆر بەڕێزی. يعني سپاس دەکەی. بارو دۆخی ژیانی خەڵک لەو پەری خراپیدایە قوربان. بەڵێ قوربان. حاڵەتەکە لە مەترسیداردایە هەر لەسەر لێوارە بڕوو خێر. دەسەڵات لە ماوەی 29 ساڵیدا تەنیا توانی بازرگانی نەک دەسەڵات. دەسەڵات ئەکا خزمەتکاری نیشتیمانەکەی کوردستانەکەی وڵاتی کوردستان بۆ ئەوەی خەڵکەکە لە نەوەسویەتکە ڕاپەڕینی کرد ئازاد بی لەدەست نەتەوەی حەرەب بێتە دەر کوردستانی سەربەخۆ دەژێر عەدالەت دادێ بەڵام مخابن قەیران لە دوای قەیران یەک قەیرانی بەتاڵان برد و قەیرانی شەڕی ناقۆ و قەیرانی نازانم پەکەکەی و قەیرانی تورکیا و قەیرانی داعش و قەیرانی کۆرۆنا و قەیران لە دوای قەیران ئەم کۆرۆنایەکە نێ قەیرانی تر دروستەکە دۆخی خەڵک لەو پەری مەترسیدارە تەنیا بۆ بەرژەوەندی خۆیان دەهات کۆ کرد دوتەوە و بازرگانی دەکەن و خەڵکیان دەبێت کردووە نە ژیان ماوە نە موچە ماوە نەی شوکاری شەیە لەو پەڕی خراپیدایە لەسەر دێواری تەقینە لێ دڵنیابە ئەو کوڕیلانە و ئەو شەقوەفشێنانە بەرگە ناگرن بەرگەی زەماوەری سوورا ئازادی خوازان دڵنیابن حتى هەڵبژاردن کەچی نەماوە کە هەڵبژاردن دەکرێت تەزویر دەکەن دڵنیابن
إلا أجر نتوي قسوكان بيت هالبجاردن يشفاك لجرد نتوي قسوكان أويش تانيا كرد دان دربي لتفندقش نبيت بوش شوا أتوان دري أجرنا حالتك لما تفسدايا دنيا بند هرشوين بتقي توا تقي وتوا بردن أدر إن شاء الله كان كان أكون بالرحمة قل دنيا بن أكون بالرحمة وان دور أزاني ويزاني أكينا هيك ويزان الشار برا برنامجي شق وقت كان هتا زو بقرنا ورز قل كاك سپاس دەکەم. سپاس بۆ جەنابەت کاک هەنگاو دەست خۆش باوکی دیێوەرەگرم لە کۆیە. کاتت باش قوربان. هەموو کاتت باش باوکی دیێ لە تەلەفۆنەکەی جۆم لێ بگری سپاس دەکەم. زۆر سپاس خۆش بێ بۆ تەوەرەکەتان کاکە بەڕاستی ژیان خەڵک ژیانی ناخۆشە خەڵک لە قەیراندایە هەنی تا بڵێ ژیان زۆر سەخت بووە. بۆ کارەکەی چییە باوکی دیێ ناکەوێ خەڵکەکە وای لێ هاتووە لە ژیانی خۆی بێزارە دەڵێن کۆرۆنا هەمووی درۆیە تەنها دەیانێت خەڵک لە ژوورێ بێ خەڵک نێتە سەرزادە خەڵک خۆ پیشاندان نەکە بەڵام باوەڕ پێ بکە میلەتی هەر ئەو حکومەتی قابلە هەر ئەو دەسەڵاتە قابلە ئەگەر بێت ئەو دەسەڵاتە باش بە ئەو میلەتە باش بە حکومەتە ژوای نەدەکەن چەند ساڵە یعنی سیر کات بێ معاشی بێ قەیران لە دوو قەیران ئەو میلەتە هەموو شتێکی قبول کرد هەتا کەنجی سەرەتا گوتیان شەڕی داعشا سەد چاوم موچەیان دواخست سەد چاوم کەس دەنجی نەکرد کردیانە نییە موچە سەد چاوم کەس دەنجی نەکرد یەک لەوانە وەزارەتی پەروەردە مامۆستا من چەند کەس دەناسم دەیان بۆ کورە تا بازارە شتە وەرگرین نیو موچەش بێت وا وەریگرین کورەکەکە لەسەر دەبێتە ماڵ دوای نیو موچەی ئەوجا کردی 6 مانگ جارێک فەرموو معاشی مانجیەک ما وەرگرتووە من معاش خۆر نیم بەڵام معاشی مانجیەکی داوە خەڵک بەخەم دەبێت كنجي داعي دي بقوشي مبارزين ماجي حود معاش داعين دكا معاشي ماجي حود ماجي دوازة داكي يعني صار دو معاش أو كي جيانا أو كي رواية مع مساعدة السردادي خو بشادين عندك موظف وزارتي ناو خو فيش مرقو شي وزارة كامية دي أقول ذا حكمت مع مصدر أوكي باشا زنابت بنا السردادي لك مع مصدر لسه مع مصدر بيدنا قوا فالمتازة وزارتي ناو خو مرور بيت السردادي باشا حمي بيردن حكومتك جوي تعور تعقيد كله حد وزارة البيت السردادي شراء معاشتي بيج دخاتو يتر همو دسته وماله بعد بيردن همو من دوادكم يعني هو تبعد بيت زاري خلق بيت السردادي يتخوت مردن هر زارك من معاشوني والله من آمادهم تش همو كذا سردادي ده ولا خلق ذكر سيجا وقبول ماذا يعني ما أقوله زلام بيش ديم 2000 بينيا شيري شيدا بلاد مدارك شيري شيء سكة بهزان 500 دينار يعني زيادة لويتي كان هاو غلات السودان معلمات صار لكن حتى قالوا ضابطين لا شكل ما ندخل دەستخۆش سواسەکەم باوکی دیە سەلامەت بی کاک محەممەد بەرەگرم لە چاکسازی گەورانی سلێمانی عەلەیکە سەلام و ڕەحمەتوڵڵا کاک محەممەد دەنگت بەرز کە کاک محەممەد لە خزمەتین گوێمان لێت نییە کاک محەممەد دەنگەکەت بەرزکەرەوە أنا يكتب كم تصير من دانيان براسي مثل بارودوخي كيزور خرابين بله واداري كاور ما لي بدو تو زيارة كيسا تو كارمدي سوجم نخوشي بون وزماني شو چند زندانيك توش بون بله اما لوازي كيزور دروني وخرابين دنا زانم ما كشتيم مثلا بركستانه زور لي ما بيت خمسار نازانم يعني کاک محەممەد چەند ساڵ حکومت و چەندە تەواو کردووە بەڵێ من 20 ساڵ حکم تقریبا 8 ساڵم تەواو کردووە بۆ تەنەزوری شمەیە و ئەوە تا هەتا پێش ماومەتۆ لێرە بەداخۆیەمە ئێستا کۆمەڵی مشکلی زۆرمانێ لەڕووی خەستەخانە و تەندروستی و ئێستا لە بارودۆخێکی زۆر خراپین کە دکتۆری بینیە کە لەستا حەستا و سەفی بەدەست دانیەشە و کۆمەڵی زەفت و شەکرە و نەخۆشی درێژخایانەوە ئەناڵێنێت ئێمە لێرە حیز ئەوڕێکمان لێ نادرێت بەڕاستی دەوەزێکی زۆر خراپە ئێمە داواکەین کە بەزووترین کات بەدەم ئێمەوە بگەین ئێمە 4 ڕۆژەوە 4 مانگە موازەمان قەتع بوو پارەمان ناگاتە دەست
وە تووشی کێشەی کۆمەڵایەتی بوو بەڕاستی لە تەحاملمانە نەماوە خەڵک دی لە خۆکوشتە نەکات ینی دی لە کۆمەڵە زۆر شتی خراپەکات تەحاملمان نەماوێ لەبێ 4 دیوارە 30 نەفەر 25 نەفەر مەترسیم نەخۆشیشمان لەسەرەی نازانم یعنی زۆر بێدەنگمە بێدەنگم بێ دەست خۆش کاک محەممەد گیان خی گەورە کارتان بۆ ئاسام بکە ئینشاءڵڵا بە زووترین کات بێنە دەرەوە کاک ئیسماعیل وەرەگرم لە شاری هەولێر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله. والله ام خلق زور بێزارە ڕاستەکەی ئەم قەیرانیان بەسەر ئەم خەڵکە هێناوە بەسەر ئەم ینی ئەوەی خوا پێی ناخۆشە بەسەر ئەم خەڵکیان بەسەر هێناوە لە بێ ئاوی بێنەوتی بێ ئیشی یعنی من تەمەنم 25 ساڵە 23 دقیقە باوەڕ ناکەم خۆشیم بینی بێ یعنی ژیانێکی زۆر ناخۆشیان بەسەر هێناوە بەسەر ئەم خەڵکە هێناوە وەڵڵاهی کاتکە خەڵک هەڵەستێ وەڵڵاهی داوا ئەکەم خەڵک هەستێ وەڵڵاهی یەکەم کەسە با هەندێکمان بکوژێن هەندێکمان بەخۆشی بژێت ئەوە بەس دەلیلی خواهی گەورە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. آخر والله إما قوم بغيرتي أبي خلقك هستيتەوە غیرەتی هەبێ بەڕاستی خەڵکەکە زۆر بێزارە آخر ئێستاکانە من تەمەنم 23 ساڵە تا ئێستاکانە بێ ئیش بی بێپارە بی بێخانی بی بێ منفعل بی یعنی زۆر ناخۆشە تەوا بەدەم ئاسانە بەڵام بەڕاستی زۆر ناخۆشە بەڵام ئەوان والله أظلم بس أظلم إن بطش ربك لشديد إن ربك لبالمرصاد خاي قرا فرمي ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار يا ربي خاي قرا الرسول زديد كان لنا يادا إن شاء الله خاي قرا الرسول دەست خۆش کاک ئیسماعیل گیان سپاس بۆ پەیوەندیەکەت پەیامەکەت گەیشت ئەزیزم. دایکی ئەحمەد وەرەگرم لە شاری سلێمانی. باوکی ئەحمەد باش. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ئەحمەد. وڵی براکەم بڵێنسی بەڕاستی یعنی خواوەشی لەم عالەمە زەلیل بوو ینی ئەم عالەمە هەر ژیانی نەماوە دەکەم حکومەتەوە ینی ئەوە چەند ساڵە ئێمە هەر ڕائەتین بوو وەری کارڕاوەتی هەنێ کەسی دکتۆری خاڵ بوو نیشتمان کردی دەکی ئەمە نەخوازیان باوەڕ نەبێ عنی ساڵ ژیان هەر ژیانمان نەما ینی تۆ ئەو مانی حوتە ماقولە یەکە مانی یەکمان گرا یەکمان باوکی ئەحمەد پرسیارێ بکەم جەنابەت تەمەنت زۆرە خوا تەمەنە درێژکە ئینشاءڵڵا زۆر سپاسە لە وڵاتەوەنم 32 ساڵە 32 ساڵ بەڵێ فەرمانبەریشی لەم حکوومەتە وڵات فەرمانبەرم بەڵێ چۆن ماڵ ئەژێنی لە ئێستاە تۆ هەر موچەیەکت وەرگرتووەوە 6 مانگە جاوە ژیانە وەڵا بە ژیانەکەتون بە حەماڵی دامایەکەن هەر سادە مسای معافۆرە ناکەن بەڕاستی عنیەکە بینە باسی ئەم 4 میلیارە هاتووە خەڵکە لە 4 میلیار منە لەم خەڵکە لێ هەر خەتای حکوومەتیەکە نەوەڵا باسم لەن و خەتای عێراقیش عنی ئەگەر عێراق تۆ بازی ئێمە بەحساب بەناو عێراقی خوا عێراقی ئەگەر عێراقی سی حکوومەتی عێراق بێ من کارانێرم بۆ هەرێم وەرە من لیژنەیە گەڵەکەم کارە نایان بەمان ئەگەر تۆگەفمەوێ دوولۆبێزی کەناڵەکە دیلا شەمەی نەبێ ئەگەر ئەمانیش بەژاری دزنەبن ئەمیشە چۆنەکەن پێم وەرە لیژنێک داهێن بەڵام دوولۆرەکەوانی ژەڵبەتە ئەوانی دوولە درۆکەن و ڕازۆنی لەو قسانی خۆیان دەست خۆش بێ باوکی ئەحمەد پەیامەکەت گەیشت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا خوای گەورە ڕەحم بە هەموو لایەک بکە سپاسە دەکەم کاک گۆران وەرەگرم لە چاکسازی گەوران کاک محمود جان ئێوارە باش دەستخۆشی بەرنامەکەتان دێکەم هەموو کاتت باش کاک گۆران گیان گوزەرانتان چۆنە خۆت باشی ماچەکەم برای عزیزی زۆر سپاس دەکەین بۆ بەرنامەکەت وەڵایی کاک محمود جان ئێمە وەکو زیندانیانی چاکسازی گەورانی سلێمانی قساکەین بەڕاستی ئێمە وەزیری ناوخۆ هاتە سەر خەتەنێ مادە و شتی هەمی بۆمان خوێندەوە وتی ئەمانە هەمیش سوودمەند دەبن لەم لێبوردنی گشتە بەحەقەت هیچ شتێکمان نەدین بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی سەهاتوونە لەگەڵ خاکی سووریا هینێکیان بۆ ئێمە داناوڵێ بۆ ئۆنلاین قسەکە من خۆم صاحبی 6 مناڵم پێشمەرگەم دووکەرە لە شەڕی داعشا شەهید بریندار بوومە هەموو تووشی کێشە و مشکیلە بوومەوە من بۆ 6 مانگ 7 مانگ پێشەوەشکە مواجه هەبێت مواجەم نەکردووە لەبەر دەستکوردی یعنی داوا لە سەرۆکی حکوومەتەکەم یعنی شتێک بۆم زیندانیانە بکە کاکە هەمووی کوڕیە وڵاتەیە هەمووی کە سوکاری شەهیدە ڕاستە بەس خوا غەڵەت ناکا غەڵەتێکمان کردو بە پێی نەگەشت باجەکەیمان داوە زۆربەی زۆرمان حکومەکانمان زۆری تەواو کردووە هەمی هەیە ساڵێکی ماوەیە 6 مانگی ماوە یعنی شتێک بکا بۆم ئەمانە لێرە هەر تووشی 1000 مشکیلە بووینە وەڵی نازانین ماڵ و مناڵ ماوە نەماوە من خۆم مۆبایلێکی نۆکیام هەیە لە ماڵەوە بەچی قسە بکەم لێرم بە ئۆنلاین
بەڵێ بەداخەوە ئەنجات داوا لە بەڕێستانەکەن لە ڕێم کەناڵەتانەوە داوا لە سەرۆکی حکوومەتەکەین هەر ئەوان باوکی ئێمە ڕاستە غەڵەتمان کردووە باجی غەڵەتەکەمان داوە بەس خۆ غەڵەت ناکا ینی ئێمە غەڵەتێکمان کردووە. کا گۆران بەڵێ با من شتێ بخەمە خزمەتی جەنابەت ئێمە دووەڵقە پێش ئێستای بەرنامەی دوانگەی خەڵک ئێوەی بەڕێز پەیوەندیتان کردان بەرنامەمان لەسەر ڕێخەن ئەوەی کە توانیمان لە ئەڵقەی ڕابردووە باسی چاکسازیەکانمان کرد بە شێوەیەکی گشتی و بەندکراوان لە چاکسازیەکان گوزەرانیان چۆنە و چۆن نییە. خەڵکێکی زۆر لێەوە پەیوەندی کرد بەڕاستی پەیامێکی جوانتان گەیاند تا ئەندازەیەک توانیتان مەسەڵەن بەڕێزێک بەناوی کاگێ من پەیوەندی کرد راپۆرتێکی خوێندەوە باسی لە ناخۆشی و ناهەمواری گوزەرانی چاکسازەکان کرد بە تایبەت چاکسازی گەورانی سلێمانی. ئێمە ئەوەی لە توانایە بێ قسووری ناکەین لەگەڵتانە بەڕاستی. وەڵی دەستان خۆش ئێمەش بەش ومێتمان بە کەناڵەکەی ئەوەیەوە خۆی شتەکانەگەێنێت بۆ ئێمەش ئیزعاجتانەکەین تەلەفۆن بۆ بەڕێستانەکەین داوای لێبوردنمان هەیە بەڕێستانەوە داوا لە سەرۆکی هەرێمەکەینەوەی گوێ لێمانە بێ بەدەنگمانەوە ئێمە 12 نەفەرین لە قاعەیە بەم 12 نەفەرە کارتێکە کڕین بۆ تەلەفۆن کە تەلەفۆنی پێ بکەین یەکێک کە ماڵ و مناڵمان هەیە بەس زانی وەزە چۆنە تووشی نەخۆشی بوونە نەبوونە بڕابکە بە 12 نەفەرە میوانێ کارتێکمان کڕیوە یەکی 500 دینارمان کۆ کردوتەوە. لەشتان ساغ بێ با من یەک داواکاری لە برای خۆم بکەم کاک گۆران. حەزرەتی یوسف سەڵات و سەلامی خوای لێ بێ وەختێک کە چووە زیندانی تەنها لەبەر ئەوەی کە داوای لە هاوڕێکەی کرد بچێتەوە لای پاشاد بڵێ یوسف لە ژوورەوەیە و لای عەزیزی میسر و مەلیکی میسر بڵێ یوسف لە ژوورەوەیە بیهێنەرە دەرەوە خوای گەورە 7 ساڵ زیندانی بۆ بڕێەوە. ئێوە خواتان بیر نەچێت داوا لەخوا بکەن هەمیشە دەست بەرزکەنەوە بڵێن خوای گیان خۆت لەم شوێنە بمانهێنیتە دەرەوە. والله کاک محمێمە داوا لە خواکەین و پشت بەخوا بەچێشکی ئەوانەی کە جیاوانەی کە ئێستا لێرە گیراوە زۆربەی زۆری بێتاوانە دزە گەورەکان لە دەرەوەن ئەم میلەتیان هەروالێک کردو نە مەعاش ماوە نە شتێ ماوە ئەم میلەتیان هەمی ڕەش و ڕوود کردو ئەم هەموو داهاتی نەوت و تەنکەر و داهاتی خاڵک و مرگی و ئەم پارە و سەروەتە بۆ شۆچێ لای دوو بنە ماڵەیە هەر هەمیم دەستیان بە قوڕگی ئەم کوردستانەیە کردووە بە کەیف خۆیان ئەیێنن ئەی خۆن ئەی سووتێنن کەسێکیش بۆی نییە قسەکە و خەڵکە فەقیرەکە شەگرناوە تووشی هەزار کێشە و مشکیلەیەکەن. ڕاستە فەرمووی دەستە خۆش بێ کاک گۆرانجان زۆر سپاس بۆ ئێوە دەستخۆشی بەرنامەکەم یەکەم و چاوتانمان چەکەم. عەزیزی ئێمەی لەشتان ساغ بێ سەلام و ڕێزمان بۆ هاوڵانت چاوەکەم دەستخۆش. کاک پۆڵا وەرەگرم لە شاری هەولێر. ئەم کاتەی تۆ بینەرەکانت باش هەموو کاتت باش کاک پۆڵا زۆر سپاس دەکەم. بەڕێزم تەوەرەکەت ناو نیشانەکەی لایەنی سیاسی دەگرێتەوە لایەنی ئابووری دەگرێتەوە لایەنی کۆمەڵایەتی دەگرێتەوە لایەنی ئاینی دەگرێتەوە. بۆیە بەلایەنە سیاسیەکەی دەڵێم ئەرێ دەسەڵاتدارانی هەرێم ئێوە وتان لەو 400 ملیارە 200مان داوە بە قەرز دەکرێت ملت هەمووی تووشی ئازار و مەینەتی بێتە جارێکی تر بە قەرز ئەتوەختەرەکان بەسان دەسوا 200 ملیارەکە داری کردەوە بەریان کردەوە دیدەنە پزیشکان و فەرمانبەرانی کوردستان دۆخەکە لەمە زۆر مەترسیدادرا دۆخەیەی کە لە باکوورەوە ڕمزەکانی مێزوو داگیرکەرانی کوردستان ساڵاوێکان بۆمان هێناوە. حاڵێکی تر باس لە دووڕووی حکوومەتی عێراق دەکەم کاک محموود دووڕووی ئینفاقیان بزانە چ جۆرێکە من دەپرسم حکوومەتی عێراق بۆ ئەم دوو حزبە هەر پۆستێکیان دوێتیان دەدەن بۆ خەڵکی کوردستان تا تووشی ئەم مەینەتێ کردووە ئایا ئەم نهێنی ئەم جێبەجێریەمان تێناڵێن چ کاتێک داوای پۆستێکیان کردووە حکوومەتی عێراقی وەرەقستان کردیتەوە خەڵکی کوردستان دەبێت بسم چێ دەستێکی ڕەش هەیە چ لە ناو کوردستان و چ لە عێراق و چ لە دەوروبەرمان بۆ نەهێشتنی کورد و کوردستان بەلای بەڕێزم من پێم سەیرە داوای سەرکۆمان دەکەن دەچەند کاتژمێرە پێیان دەدەن داوای وەزیری دەورەوە دەکەن دووڕوەکانی عێراق پێیان دەدەن بەڵام ئامادەنین یان بە بڕیارێکی پەرلەمان بێنە لەوتەکە بگن و چارەسەرێکی ڕیشەی بدۆزنەوە ئەمە دێ پرسیارە دەستێکی ڕەشی عروبی کوردی خاپرۆشان و داگیرکەرانی نەپێشە ماڵێکی تر ڕوو دەکەمە بەڕێزان پیاوانی ئاینی بەڕێزان وا پێ دەچێ ئەم ساڵ حەزرا بۆ سێلەبەر بارودۆخی کۆرۆنا ئێمە دەزانین دیکەی 4000 حەز ساڵانە دەچێت بۆ ئەنجامدانی فەریزەی حەز کایە لە پێناوی خوا بکەنەوە ئەم پارەی بۆ حەزداوتە نابوو بە دەست پاکانە بە پیاوانە دابەشیکەن چونکە خوای گەورە لە قورئانە دەفەرمێ وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان چونکە ئێمە داڵدەی بەحسی و تاوانبارانمان داوە فێڵمان لە خۆمان کردووە وایە ئەوانە بەحسی هاوارە نەخێر هاوارە نین
ئەوانەی ئێستا کار و کاسپیان لە کورد حرام کردووە بە شێخەکانەوە بە تاڵاشتەکانەوە دەبێت ئێمە پوو لە خوابکردن فێم لە خۆمان نەکەی حکوومەتی هەرێم پێمان دەڵێ ملیار و نیوێت لە بەناو ئاوارەکان قرب دەکەم خۆ پاسیرانمان وتیانە تا ماڵ هەبێ مزگەوت بە تاڵە بۆ لە شێخە عەرەب و تاڵانسی و ئەنفاسی بۆ نایان مێژەوە ئەو ملیار و نیوە لە خەڵکی کوردستان تەرتیب بکەن ئێمە دەبی ڕاستۆ بین شت شێخەفێری هەیە دەپیان لێرنەوە ڕوومادی و بەعاد و نازانم کام سار و سەدان شێخە عەرەب بۆ قانیان بۆ دەکرێت بە $10 ئەی ڕۆڵەی ئەم نیستیمانە پەنا بۆ چێ بەرێ بۆ ئۆرتوخان بڕێ بۆ حروبەتیەکان برێ بۆ داگیرکەران برێ تەنها خۆی و خۆی دێ بۆیە دەبێ ڕاستۆیانە بی هەڵوێستی جوانێرانە هەبێ لە هەموو لایەنەکان برای بڕێزم دەرم یەشاندن دەست خۆش کاک پۆڵە سپاس بۆ جەنابەت دەست خۆش بێ سەرکەوتوو بی ئینشاءڵڵا هەر بژیت وەردەخان وەرەگرم لە حاجیەوە وەرزە سلام ورحمة الله وبركاته باشی داده ورزە سپاس دەکەم زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەت دێکەم کەسمتان بۆ خوازم زۆر سپاس دەکەم دەوێت دیاخوا مەمنونم زۆر سپاس بنسبەت تەوەرەکەتەوە دەستخۆشیتان دێکەم بەڵام بەڕاستی هاوڵاتیانی کوردستان بەڕاستی ڕۆڵەکانی کوردستان بە تەواوەتی بێهیوا بوون لە حکومەتە یعنی مرۆڤ هەستەندێ قسە بکە یعنی ئەوانەوە وەک ئەوەیە بۆ بەردە قسە بکەیت وەڵاهی شوورەیە بۆ حکومەتێک کە هێندە یعنی ڕۆڵی کورد لەناو ئەو هەموو نەهامەتیەدایە یعنی ڕۆڵەکانی کورد تۆ یعنی کە ئایا ئەو حکومەتێک کە ئێستا لەسەر کورسی دەسەڵات دانیشتووە یعنی لە سای چ لێوێ دانیشتووی خۆ هەر یعنی خوێنی ڕۆڵی کوردێک کەرزاوەتۆ لێوێ دانیشتووی تۆز بە چی لێ ئەدەیت یعنی مرۆڤ ئەگەر يعني توزيق وجداني هذا توزيق حياة حرمتيان هذا رزمي بو هندتيان والله الشورية بو أوان مروب أجاد يكتوز وجداني هذا أو كاتي أجاد والله من لرقي كنالك إيوه لرقي برنامجي توا مسفند أخوم كخواي قولونا فرميكي من يرمتي بصوادارك أدم أجاد داد پرور بيت أجر باوردارج نبيت والله أجر باوردار بيت الظلم كات أجر لكوتاي كذا بهلا ناوي دبل يعني ما ظالم سيبلن اشتقنا ما تقصيد السد بكتير برو يعني ملت كذا تقاطع زال برو واد لي هاتوي يعني شرب أكيد بوينا قاطع زال لنا خمو دولتان ده شرب أكيد كبليد عراقيم شرب أكيد كبليد كردم برو لنا خمو دولتان ده يعني بوي بقاطع زال سنورة كانت بوزن أكيد يعني ما ظالم اشتقنا ما تقصيد السد بكتير جوانا دەست خۆش بێ وەرزەخان پەیامێکی جوانت گەیان سوپاس دەکەین هەمیشە بە ساغ و سەلامەت دانسبەت شتێکی دیکەشەوە یعنی ئێم هەموو ئەوشتانی کە پیشمان دەبێت ڕاستە حکومەتێکی زۆڵمان هەیە یعنی بەڕاستی یعنی خوێن مژن ئەوانە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەموو ئەوشتانشی کە بەسەرمان دێت زۆری میلەت بخۆی هۆکارە یعنی بڕۆ يعني والله السن بخوي جولنا بوكو كورها لسه حزب عندها صالح فعل فريق لقد يجنا كذا لبس تنهل فر حزب أخذ كتو يعني بوكو كورسنا كاد لسه كسر أخذ هو تايتي مرة لنا فيسبوك لنا أوتوركم الله كان أبوه بقى فجار قاط خاني كان دام مزران بو هل أفضل يتواصل ملياري كانت شوي أفضل فلاشتا أنا قاط زارين بخو مانا كي سر رأوي كحكمة جمانك سر رأوي كحزب الصلاة داركان قاط تمام فيكي إيه مزور بس كان بخو مانو كاري كل دياتي أوي بيت سقامو داوي ما في خود كي تسوركم الله كان قاط بخود دكي براستي أو جريان يريد أو تكنيني ناس والملتي في آوة هەموو شتێکمان بە خۆمان هۆکارین بەداخەوە ئەوەی تۆڕە کۆمەڵایەتەکان هەر بەڕاستی شەرمەزاریە هەندێک تەسەڕوفات و هەندێک قسە و هەندێک جنێ و هەندێک شت ئەدرێ بەڕاستی ئەوە هیچ لە میلەتی کورد ناوەشێتەوە شوێنی گاڵتەخان ئێمە لە بێتی ئەوەی کۆتۆڕە کۆمەڵایەتەکان بۆشتی باش بەکاردێنین بتوانین سود و زانیاری بە خەڵکی بگەێنین بتوانین زانیاری تێدا بۆڕینەوە بەڵام بەداخەوە بە خۆ دەیبینین زۆر بەداخەوە دەستە خۆش بێ وەرزەخان زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت هەر ساغبی کاک ڕەوەند وەرەگرم ڕەوەند بەکرد لە چاکسازی گەورانی سلێمانی ئەم کاتۆ باش کاک محەممەدجان هەموو کاتە باش کاک ڕەوەندە خزمەتتان دەستخۆشی کەناڵە جوانەکەتان لێەکەم دەستخۆشی بەرنامە جوانەکەتان لێەکەم چاوی یەک بە یەک
گەورە تا بچووکی کارمەندەکانتان ماچەکەم زۆر بە ڕێزی کاک ڕەوەنجان لە خزمەتی جەنابتین بۆ خۆت چۆنی باشی سەلامەتی کاک محەممەد ئەمەیە من لەسەر ڕەوشی زیندانیانی چاچازی قسە بکەم مخۆم سزادراوێکم لەوێ بە قوربانێم فەرمووجانەکەم فەرموو برا جوانەکەم ئێمە وەکو ڕەوشی زیندانی وەستمان زۆر خراپە کاک محەممەد کاک مەحموودجان عەفوو قەیناجانەکەم قەینا برا جوانەکەم ئەیانوت ڤایرۆزی کۆرۆنا نییە لە زیندانیان بەڵێ ئێستا ڤایرۆزی کۆرۆنا هەیە بەڕێز وەزیری کاروباری کۆمەڵایەتی کوێستانخان بە ئەلم کەناڵەی تۆ گوێی لە سەوتی من بێت من چوومە بەستەمی من خۆم حکمم تەواو بووە تێگەی لە برای بچوو کرد بە ئافوات بەربووم کەڕتەکەی تر بە لێبوردنی گشتی بەربووم بەڵام ئێستا بە من ئەڵێن من ئەم حکمم کە تەواو بۆ 2 ساڵەوە 20 مانگە لە ژوورەوە 2 مانگ زیان پێ تەواو کردوم ئەڵێ نەبێت 2 ساڵی تریش زیایە تەواو بکەی لەبەرەوەی تۆ بە لێبوردنی گشتی بەربووی کاکە محەممەدجان من ماڵ و مناڵم کەوتۆتە سەر جادا تێگەی لە برای بچوو کرد من ئەم دەقەیەکە قسە لەگەڵ تۆیا ئەەکەم خەڵکی قەعەکە پاکەتم بۆ ئەکڕێ نییە وەستی دەرەوە خۆتان ئەزانن چەناها خەڵک پەیوەندیتان پێوە ئەڵێ وەستی دەرەوە خراپە ئەی ئەبێ وەستی ناو زیندان سۆن دێ 1300 دراو لەم زیندانەیە هەیە کاکە محەممەدجان وەرە سێریکە کەناڵ بێنن مقابلەکەن هیچ هەر 1300 ئەگەر کوڕێکی دەوڵەمەنی تیا بوو ئەگەر کوڕە مەسئولێکی تیا بوو ئەگەر کوڕە خاک فرۆشێکی تیا بوو ئەگەر کوڕە نەوت فرۆشێکی تیا بوو ئەگەر ئەمانەی تیا بوو کاکە ئێمە داوا لە حکومەت ئەزایی چیەکەین هەموو ئینسانی غەڵەت ئەکا ئێمە غەڵەتمان کردووە حکومەت تۆ برا گەورەمانی مان بوورە تۆ باوکمانی تۆ ماممانی تۆ کەسمانی بمان گەڕێنەرەوە ناو خزم و کەسمان من دوو کچی زەعیفەمەیە چاوەڕێمەکە ئەوە تا کەوتونەتە سەر جادە ماڵ و مناڵم کەوتۆتە سەر جادە ژنم داوای جیابوونەوەم لێیەکە مناڵم کەوتۆتوانێت سەر دایکم کرێچیە نان نییە بیخۆن هەموو هەفتەیە 50,000 لەکوێ بۆ من دێنن لێرە بەڕاستی ناو زیندانی چاکسازی ڕەوشی زیندانیان هەمووی خراپە ئەوە تا ئەستا ڤایرۆزی کۆرۆناشی تێکەوتووە کاکە محەممەدجان من ئەگەر بمرم با لە ناو کەسوکارەکەی خۆما بمرم بەڵێ یعنی بەڕاستی ئێمە داواکارین لە ڕێی کەناڵە جوانەکەدانەوە داواکارین لەو برا خۆشەویستانە لەو برا ئەزیزانە لەو برا بەڕێزانە لەو کار بەدەستانە لەوەی کە هەرچیەکی بەدەستە بەرامبەر زیندانیان ئاوڕێکمان لێبنەوە وەڵڵاهی وەزع نیەتایە وەڵڵاهی سێر ئەم دقەیە قسە لەگەڵ جەنابتا ئەکەم 3 شەو 3 ڕۆژە ئەم نەفسە خەوتووە تا بەیانی لەم حەوشەیە هاتوو زۆمە شەرێکیش موسێگەێنم بەملی خۆما کوشم کاک محەممەد مناڵم من کە ژنم وازم لێ بێنێ مناڵم بدرێتەوە سەر دایکم پارە نەبێ بە خێویکە پارە نەبێ بۆ من بێنێ لێرە من خەڵک خێرە و من پاکەتم بۆ بکڕێ تۆ سەیریکە با من خزمەتت کەم هەموو کێشانەی باست کرد هی ئەوەن جێگەی ئەوەن هەڵوێستیان لەسەر بکەی بەڕاستی بە تایبەت لەسەر گوزەرانی ماڵی دایکت و خێزانەکەت و مناڵەکانت گوێ لێمە کاک ڕەوەن با من خزمەتت کەم بەس ئەگەر ئینسان لە خۆیەوە چۆن ئەڵێ ئەو چاکسازیە لە خۆ دەست پێ بکە من ببوورە مەوزوعەکە قەتیس ناکەمەوە لە بابەتێکە برای بچووکە من 20 مانگە لێرم و بەرامبەر کوێستانخان وەزیری کاروباری کۆمەڵایەتی ڕێزسڵاومەیە بووی لێرەوە بەرامبەر کاک سۆران بازەڵانی لێرەوە دەستخۆشی لێکم لەبەرەوەی هاوکارم بووە زۆر یارمەتیاوم لەم کێشەی کۆمەڵایەتی کە تووشم بووە زۆر یعنی هاوکارم بووە مدیری ئەم چاکسازیە باش چیان لێکم من بەرامبەر ئەو دوو بەڕێزام قسەی کردووە وتوومە کاک سۆران من ئەگەر بە 20 مانگ لەبەردەستی تۆیان چاکساز نەبوو بێتم لە دەرەوەدا ئەو ڕۆژە شێمخەنە قەبرەکە چاکساز نیم وای لەشە ساغ بێ من ویستم قسەیەک بکەم لەسەر قەزەی پاکەتەکەی کە بۆ دەکڕن شەڵڵا وازن لێ بهێنایەت ئاوا پارەی ئەو پاکەتت کۆ کردایەتەوە بدایە بە دەردێکی تر بدایە بە زروفێکی با من جوابی ئەو کەلیمە خۆی جگەرە کێش کە پێ دوو وازە پاکەت بێنە ئیتر پێی ناخۆشە کاک محەممەد من ئەم دقەیەکە قسە لەگەڵ جەناب دەکەم خەریکە تووشی نەخۆشی دەرونیە بم شەڵا نابی ئەزانی بۆ ئەبم سێ برای بچووکەکە کە من بیر ئەەکەمەوە لە دەرەوە ژیانم خۆش بوو هەموو ئینسانی غەڵەتەکە غەڵەتێکم کردو هاتوومە دێر ئێستا بازەکەی ماوە کاکە لێتانە پاڕێمەوە بەرم بن مناڵەکانم نان نییە بیخوا ژنم داوای تەلاقم لێ ئەکا بەرم بن با بچم بەنیازی دایک و باوک بتوانم بە کرێکاری بیانشێنم بە خێویان بکەم کاک محەممەدجان چۆن تووشی نەخۆشی دەرونی نابم چۆن شەوی دوو پاکەت چگەرە ناخۆی تۆ لە حوسەیەکە هێت و ئەچی هەر بیر ئەەکەیتەوە ئایا مناو چی کە ئایا مناو چۆم چێ بۆ مەکتەب ئایا مناو چی هەبێتی خوا
ئایا خوای جان چیم لێ بەسەر هێت یعنی بەڕاستی کاک محەمەد کەوتوینەتە مۆقیفێکەوە ئێمە نەخەر من چەنەهای وەکو من هەیە لەم زیندانەیە لەم سزنەیە لەسەر ئیفراشەرتی ڕای ئەگرن کاکە بۆ ڕای ئەگرن برا بۆ ڕای ئەگرن کابرا چاکساز بووە بیگەڕێنەوە ناو کەسوکاری. دەست خۆش بێ کاک ڕەوەندگیان، خی گەورە کارت بۆ ئاسان کاو ئینشاءڵڵا بە زووترین کات بگەڕێتەوە ناو خانەوادەکەی خۆت و ئەم میحنەتە لەسەر هەڵسێ. کاک محەمەدیان من لەم کەناڵەوە داواکەم لە سەرۆکی حکومەت لە سەرۆکی هەرێم من ئەگەر ژمارەی تۆم ئێستاایە بۆیە پەیوەندیم پێوە کردوین ژمارەی ئەوانیشم دەست پێ پەیوەندیان پێوە ئەەکەم ئەڵێم حکومەت کاکە برا گەورە مامە گەورە خاڵە گەورە فریامان کەون تیاچوو بۆ خاتری خوا فریامان کەون. دەست خۆش کاک با زۆر لە کاتی نەگرم دەستخۆشی کەناڵەکە و لێگەم ڕێز سڵاو و حورمەت و خۆشەویستی مێ بۆ سەرجەم کارمەندان و بینە لە خزمەتتان دەست خۆش بێ و سپاس بۆ پەیوەندەکەت کاک ڕەوەندگیان هەر ساغبی ئینشەڵڵا. باوکی محەممەد وەرەگرم لە سەی سادق. سڵاوی خوا لە جەنابەت باوکی محەممەد. دەستخۆشیتان لێتم بەداخەوە یعنی ئێمە ڕۆژانە ئیمەنی پەرکراژیدیا و کارسات خەبیری ئەوی شۆکارەکەی بۆ تێکچوونی شیرازی کۆمەڵایەتی تێکچوونی تەنانەت میدیا و سیاست و فەیسبوک و نازانم تۆڕە کۆمەڵایەتەکان و هەموویەتی یعنی هەموومان بەرپرسی لەو قەیرانە بەڕاست هەموومان بەرپرسی لەو قەیرانە یعنی حەقە هاوڵاتی خۆی هۆشیار بێت ئەم هەموو ئامادە نەدا بە دەستخزمەت و بە ئارەزوی خۆی یانیمان پێبکات بەداخەوە یعنی حەزەکەم بەسەرهاتی دیسکۆلە و باسکەم ئەگەر وخەت فەرموو کاک دەڵێن لە کۆنا پاشایەک هەبووە فیلێکی بەرەڵای نێوبازار کردووە بە ئارەزوی خۆی دەبستین و خەڵکی خواردووە هیچ کەسێک نەبووە بوێرە فیلەکە دەرکات لە بەرەوەی جەنابی پاشایە و ترسا و نووسیوانە منبانە پەڕێنێ توی چوون بۆ لای مامۆسای مزگەوت جەماعەتی تاتۆکار و تریان قوربان بەش و چی بۆ لای جەنابی پاشا تەبریکێ با بۆ بکەین ئەوی لە وەڵام ئاوتویدی باشە با هەمومان پێکەوە بچین تەکلیفەکەی دەکەین بەڵکو داواکارەکەمان ئەو کات باشتر بێت و جەنابی پاشای بە گوێمانکات خەڵکەکە لەگەڵ مامۆسای ڕۆشت بوو یەک لە دوای یەک هەموو خەڵکەکە لە ترکانەخۆی دزی بووە کە دەشت بۆ بەرزگای کۆشت پاشا مامۆسا بەس خۆی مابوو ڕۆشت بەڕۆدانی شو وتبی فەرموو جەنابی مامۆسا داواکاری چییە پاشا پێ لە وەڵام ئەوتبی وەڵا قوربان هاتوون بڵێن ئەو پیلە گوناحە بە تەنیا بەش و دانێتی بۆ زیاتی زاو زێەکەن و دیمەنێکی جوانی بە بازاڕێ ئەوی پێی وەڵا داواکارەکە بەدێەوە بە گوێتەکە دێت دوای هاتبووە ناو بازار مامۆستا وتبی ئەرێ کاکە ئێمە تۆمان نارە فیلەکە باید بخەیتەوە کەتی فیلێکی بۆ دیاگرنی ئەوی پێی وەڵا ئێوە قابلی چوار سکانە بەڵام بەخوا ئێمە حقوق ئێمە هاوڵاتی قابلی چوار حکومەتەی وڵامانە یعنی ئەم هەموو بیانوەنەی بەدەست حکومەتەوە بە ئارزوی خۆی یانیمان پێکاو ئیهانەمان کات و بێموچەیی مامەسەرا دێنێت و دستان نەوتمان ناچێ و غاز و بێغازی و نازانم بێسایشا بێکارەبایی و قوربەفەری یعنی ئەم هەموو نەبوونی نەداری و ئەم هەموو کیمیاباران و بە ئاگر و بە ئاسن کیمیایی مامەڵە لەگەڵ ئەم گەلی کوردیاکرا خۆ بەتەنیا لەگەڵ کاربەدەستان ملکێتی پارتی و مەسەلەن حیزبی کۆمەڵ و یەکگرتوو حیزبەکانی پیان نەکرا هەموومان بازمان داوە ئەم کوردستانە سفرەیەکە پێویستە هەموومان بەرگار بین لەسەری بەڕاستی زۆر سپاس دەکەم. دەستخۆش باوکی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەم جارە مامۆستا محەممەد لە سلێمانی کۆتا پەیوەندی وەرەگرم. بەڵێ قوربانگیانم کاکە باش کاک محەممەدیان هەموو کاتت باش مامۆستا محەممەد لە خزمەتتان لە خۆشیاری ئینشاءڵڵا. سپاس کاک محەممەد من بەس ئەسەرێکم هەیە. بەڵێ ئەڵێم ئەسەرێکم هەیە. چیت هەیە؟ ئەسەرێکم هەیە. ئەسەفت هەیە فەرموو. زۆر باشە پێناگەم ئەم خەڵکە ئەم هەموو خەڵکەی کە لەم کوردستانی لەمە عەزیم بۆ کەلیمەی حکوومەت بەکارهێنێ بۆ ئەم دەستەوازەی حکوومەت بەرامبەر ئەم دەسەڵاتە بەکارهێنێ بەزەوەم پێ بڵێ خۆ ئەمانە حکوومەتن حکوومەت باوکی ملەتە حکوومەت ئەبێ ئاگای لەسەر زۆکە دیگە خەڵک بێت ئەمانە ئەبێت بەس بە ناوی پارتیەکە پێوە ناویان پێ گوناحە تۆ کەلیمەی حکوومەت بەکاردێن حکوومەتی نەرویجە حکوومەتی کەنەداگان لە ڕێزبەرەکەیەتی حکوومەت ئەو حکوومەتانن تا کەلیمەی حکوومەت گوناحە تۆ بۆ ئەم جەماعەتی خۆمان بەکاردێن
ئەمانە پیانە بێت بوت پارتیێک ئەوە بۆیە خۆی ئەم حکوومە بڵاوەکەنەوە لەبەر خەڵک ئەویان دەبکرێتەوە کە دەسەڵاتی پارتیەکێ بابەتە سەڵاتی فەرمو ئێوە وەزیرێکی زەراعەتان نەبوو نمونەی وەزیری زەراعەت بۆ من نەبەخوا کۆمەڵ نەگرتوم نە پارتی نێ فکردنی خوا ئاگادارە نمونەی ئینسان لە پاچی و لە سادەقی لە ئیسا فەرمو دەبا مەجارێکی تریان باە ببایەتە بە وەزیری کشتتوکاڵ دەبزانە وەزی کشتتوکاڵ و خەڵکی ئاوا بوو کەمانە حکوومەت نیم برا بە ڕێزەکەم کاتان لێ ئەەکەم بەس ئەوتکە کەلیمە حکوومەت بەکارمێنەوان پیان خۆشە پیان بۆی حکوومەت گەندەوە شەرعیەتیان دەیتێ ئەبێ بڵێن ئێمە کورە بابە شەرعی لە کوانەوانە کاکە گیانەمانە 50 نەفەر کاکە 50 نەفەریز نابن ئەمانە ئەبێت پێی بۆی پارتیەکێت کەلیمەی حکوومەت بەکارمێنن کار یەکەم دەسەڵاتی حکوومەت كثرة والله وبالله وطلع شلون شيعة بعمر بكثر بعمر وبأبو بكر وبعثمان كان أول كلمة حكومة تقال أمانة بكار بينا وكو في أوان واحد كاك بلا بارتي وشتي تواو ده صلاة ثانية وكابرية وتخوها البخوت أنا وران ده صلاة هي أختينا كدوا دو شارمانية ما هو يدوس يماني دو صوت يتركاك دولة طب حدث يخن بو تعين كاكا محمود كاكا أنا ذكرت أناليسيا كاكا علي باتي تبع حدث يخن بو تعين كابزانة ثانية ماوستا محمد قربانا كتان بم كورة كلمة حكومة كلمة جزول بيروزة راست بلا بغير ذكم دس خوش كاكا كم تستوازي حكومة كثرة بكاتين هو معنا زور سپاس بۆ جەنابەت دەستخۆش مامۆستا محەممەد سپاس دەکەم لەشە ساق بێخوا وڵا وەک ئاماژەی پێکەن هاوڕێیانم کاتم نەماوە نازانم و کۆمنتانە بخوێنینەوە یاخود باشە دەستان خۆش بێ سپاس کە بینەر و بیسەرمان بوون دوانگەی خەڵکتان پێشەش کرا تا ئەڵقەیەکی تریان بەرنامەیە بەخواتان ئەسپێرم. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.